دوای گەیشتنی جۆ بایدن بە کۆشکی سپی لە 20 کانونی دووەمی ڕابردووە، ئەمریکا سیاسەتێکی نوێ لەبارەی جەنگی یەمەن پەیڕەو دەکات. سیاسەتە نوێیەکەی ئەمریکا کار بۆ سڕینەوەی حوسیەکان لە لیستی تیرۆردا دەکات، هەروەک نوێنەرێکی تایبەت بۆ ئەو وڵاتە لە شەڕ یەمەندا دادەنێت. وەستانی پاڵپشتیە سەربازەکانی سعودیەش لە جەنگەکەدا یەکێکی دیکەیە لە پایەکانی ئەو سیاسەتە نوێی کۆشکی سپی. بە بڕوای چاودێران، سیاسەتی بایدن پێچەوانەی ڕەفتارەکانی ترامپە لەو وڵاتە کە لە ساڵی 2017 بە 2021 پەیڕەوی دەکرد. بۆ پڕاستکردنەوەی ئەم پێشبینیەش لویت ئۆستن وەزیری بەرگری ئەمریکا لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند. سەرۆک بایدن ڕوون و ڕاشکاوە لەوەدا کە پشتیوانی دەزوەردانی سعودیە لە کاروباری یەمەندا ناکات. چاودێران پێیان وایە لە قۆناغی داهاتوودا چی دیکە سیاسەتی ئەمریکا لە یەمەن لە ڕێی عەرەبستانی سعودیەوە جێبەجێ ناکرێت. ئەوە تا بایدن تیم لیندەرکینگی وەک نوێنەری تایبەتی خۆی بۆ کاروباری یەمەن دیاری کردووە. ئەوەش یەکەم جارە ئیدارەی ئەمریکا ڕاستەوخۆ سیاسەتی خۆی لە وڵاتێکی عەرەبیدا پراکتیزە بکات. بەپێی سەرچاوە ڕۆژنامەوانەکان، لیندەرکینگ پەیوەندی بە حوسیەکانەوە کردووە. پێشتریش ڕایگەیاند بوو بۆ پەیوەندی بە حوسیەکانەوە واشنتۆن ڕێگەی تایبەتی خۆی هەیە. ئەم ئاڵوگۆڕە تەکتیکیانە لە سیاسەتی واشنتۆن بەرامبەر دۆزی یەمەن لە کاتێکدایە. پێنجشەمەی ڕابردوو وەزیرانی دەرەوەی هەریەک لە فەڕەنسا و بەریتانیا و ئەڵمانیا و ئەمریکا جەختیان لە هێورکردنەوەی گرژیەکان لە ناوچەی کەنداو کردەوە. داوای وەستانی بە پەلەی شەڕی یەمەنیشان کردبوو. هەر لەو چوارچەوەیەدا نەدوا دۆستەری توێژەری یەمەنی لە پەیمانگەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕایگەیاند. ئیدارەی نوێی ئەمریکا دەیەوێت بارگرژیەکانی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئارام بکاتەوە، بۆ ئەوەش بە پەیوەندیەکانیدا لەگەڵ عەرەبستانی سعودیەدا دەچێتەوە. ئەو توێژەرە باسی لەوەش کردووە ئیدارەی ئۆباما لە ساڵانی 2009 بۆ 2017 تووشی ڕەخنەبۆتەوە لای ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بەهۆی جەنگی یەمەنەوە. هەر بۆیە ڕەنگە بایدن فشار بخاتە سەر ریاض و لەگەڵ حوسیەکان ڕێبکەوێت، هەروەک فشار لە سەرۆکی یەمەن دەکا بۆ ئیمزاکردنی ڕێکەوتنی سیاسی تا دەگاتە ئاشتی و ڕاگررتنی جەنگ. بەشێکی دیکە لە چاودێران پێیان وایە ململانەی حوسیەکان بۆ دەست بە سەراگرتنی زۆرترینی خاکی وڵات پەیوەندی بە سیاسەتی نوێی ئەمریکاوە هەیە. ئەوەش هەڵوێستەکانیانی بۆ دانوستان بەهێز کردووە و یارمەتیان دەدا بۆ دەست بە سەراگرتنی نەوت و سەرچاوەکانی دیکەی داهات بەر لە هەر پێکاتنێکی سیاسی. ئاماژەی بۆش دەکەن دیاریکردنی نوێنەری تایبەتی ئەمریکا بۆ یەمەن هەنگاوێکی استراتیژی ڕوونە و ئاماژەیە بەوەی ئیدارەی بایدن دەیەوێت جەنگ لە یەمەن کۆتایی بێت. بەگشتیش ڕەوتی ڕووداوەکان لەوانەش کۆتایی دەسەڵاتی ترەمپ لە ئەمریکا و لاوەزبوونی هاوپەیمانەکان لە یەمەن کە سعودە و ئیمارات بوون دەچێتە خانەی بەرژەوەندی لایەنەکانی نزیک لە کۆماری ئیسلامی ئێران و سیاسەتی تاران لە ناوچەکە بەگشتی.